مەسەلەی هەمواری یاسا یاخود دەرکردنی یاسایەک بۆ هەڵبژاردننی ئەنجومنی پارێزگاکان خۆی لە خۆیدا بۆتە کێشە، چونکە پێشتر هەر پەرلەمان بۆ ئەنجومنی پارێزگاکانی هەڵوەشاندەوە. ئێستا سەر لەنوێ دەیانەوێت جارێکیکە بە یاسایەک ئەنجومنی پارێزگاکان لە عێراقدا هەڵببژێرێتەوە و دەست بەکار بێتەوە. تا ئێستاش نەگەیشتونەتە ڕێکەوتن. ئایا دەگەنە ڕێکەوتن یانە؟ ئەگەر نەگەیشتن چی ڕوودەدا و چ جۆرە یاسایەک دەبێ پەی ڕەو بکرێ یان دەنگی لەسەر بدرێ؟ ئێمە لەگەڵ میوانەکەمان هەندێک قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز ڕێبوار تاڵەبانی ڕاوێژکاری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری ناوچە دابڕێنراوەکان ڕاستەوخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵماندایە. کاک ڕێبوار شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. ئەم ڕۆژ بە خۆ داگاداری پەرلەمانی عێراق نانتوانی بگەنە هیچ ڕێکەوتنیە یاخود بڕیاردانێک لەسەر شێوازی یاخود پرۆژە یاسایەک بۆ هەڵبژاردننی پارێزگاکان. پێتان وانە بەم جۆرە ئەگەر بەم دۆخە بڕوا لە ناو پەرلەمانی عێراق هەڵبژاردننی ئەنجومنی پارێزگاکان ئەنجام بدرێت؟ سپاس بۆ دەرفەتە بۆ کەناڵی سپاس شەو باش بۆ بینەرانی کەناڵی کەی 24. تاوان هەڵبەتە ئەمە با بڵێن تەرکیبەی عەقلیەتی تاکی عێراقی بەداخەوە ئەمە لە نێژەوە هەروە بووە لەگەڵ تەسیسی دەوڵەتی عێراقی ئەو پەرلەمانانەی کە لە کاتی مەلەکیەت و لە کاتی عەبدولکەریم قاسم عەبدولسەلام عارفوانەشا کە تێپەڕوە تاکم مەجلس شەعبەکەی حزبی بەعسی پێشوو فەوزایەک بەردەوام هەبووە. عەقلیەتی عێراقی دایمان بیر ناکاتەوە لە خزمەتکردنی با بڵێن میلەت و ناسنامەی نەتەوەیی بێ بەڵەو کوبی دەکاتەوە کە چەندێکی دەستەکەوێت، چەندێ مەکاسبی دەستەکەوێت، چەندێ بەرژەوەندیەکانی ئەچێتە ڕێەوە بۆی دوایی خۆهەیمە ناکات ئەو نیزامە بەرەو دیکتاتۆریەتەوە. هەڵبەتە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانیش ئەوەی سەلمان دو هەڵبژاردنەکان کە سەدرەکان زیاترین دەنگیان هێنا بە یاسایەک بوو، یاسای ساتلیگۆ نەبوو، یاسایەکی تازە بوو کە بابلێن پانتایی ئازادی زیاتر و فراوانتری دابوو. بەڵام بەداخۆ کە چوونە ناو پەرلەمانەوە دووبارە فەوزایەک دروست بوو کە کەس خاوەن بڕیاری خۆی نە عێراق خەڵی سیادی خۆیەتی نە ئەو پەرلەمانتارانەش کە بەداخۆ لەگەڵ ڕێزم بۆیان بە تەنها خولی مەجلسی وەتەنی یەکەم نەبێ، خولەکانی تری یەکەم و دووەم و سێم و چوارم پێنجەم هەر هەمووی کەسی خاوەن بڕیار خۆنەوە بەڵکو هەمویان وەکو بەداخەوە ئەکای بینین تەوقیعەکەن و ئیستقالادین لە کاتێکاگەر یعنی سەرۆکی کوتلەکەیان، سەرۆکی حزبەکەیان، سەرۆکی هەوەپەیمانەکەیان، یعنی بەو پەرلەمانتانە فقط ئەداتێکن بەکاریان ئەهێنن بۆ یەکلاکردنەوەی کێبڕکەی سیاسی لە بینی حزبە گەورەکانی ناو عێراق کە بەداخەوە هەموو عێراقەکان خۆپێشاندانیان کرد دژی ئەو نظامە سیاسی کە تریلیۆنێک و زیاتر لە 200 میلیارد دۆلاریان بە فیرۆداوە دوای ئەوەی کە تەقاریری زۆر لەم ڕابردوو بڵاو بۆیەوە کە ئەو سپیکردنەوەی پارەی کە هەمووی لەرەگای ئەم حزبە گەندەڵانە هاتوۆتە ئەم وەختەوە. جا ئێستاکە بە تاکید کە مەجلیسی ئەنجومەنی پارێزگاکانیش کە لە 2019 هەڵیان وەشانەوە طبعاً ئەو کاتە مەطلەبی خۆپێشاندەرانی تشرینەکان بوو بەو حسابی کە گەندەڵیوە لەسەر ئاستی هەموو پارێزگاکانی عێراق کە تا بەشێک من لەگەڵیان بووم تا ڕادەیەک ئێمە خۆشمان ئەزمونمان هەبوو لە کەرکووک پێشووتر لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجومەنەکانی تری عێراق هەر هەمویان تێکلا بوون لەگەڵ وەحدە ئیداریەکان، لەگەڵ پارێزگاکان، لەگەڵ سافقاتی بەرجۆرا و جۆر هەبوو بۆ گەشتن بە مەکاسب و بەرژەوەندەکان. یعنی بە کۆی گشتی کەس خەمی عێراقی نییە، یعنی کەسێک خۆی بە نیشتیمان پەروەر وەتەنیدا نەنا لەو قسانەی کە ئەکردێن ناو پەرلەمانی عێراق هەر هەمووی شتیان بۆ نووسراوەتەوە بگەرە نەتیجەیەک کێ بەرژەوەندی و مەکاسیبی زیاترە بێ لە دانانی یاساکەی خوددانەنانی. باشە کاک ڕێبوار، ئێستا لە پەرلەمان قسە لەسەر ئەوەیە ئایا بە یاسای سانتلیگۆ یاخود سانتلیگۆی معدل یاخود بە یاسای هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراق کە بۆ خۆشت دەزانی کۆمەڵەیەک گلەیی و گازەندە و ڕەخنەی لەسرە، بەڕای ئێوە باشترین جۆری یاسا بۆ هەڵبژاردننی پارێزگاکان چییە؟ وڵی تەبانەوەی کە دوێنێکە نووری مالکی لە مۆنتیکارلۆ دەنگی مۆنتیکارلۆ باسی کرد بۆ حسابی کە سانتلیگۆ باشتر لەو سیستمی پێشووتر ئەو قیاسایی پێشووتر کە خەڵکێک کاتنە ناو پەرلەمانەوە کۆلی کوتلەیەک نەبوو کوتلەی گەورە بێت و بتوانێت زوو حکومەت
تێپەڕێنێت و لە بەروای لێها 2 ساڵ پەرلەمان بێدانشتن بوو بێ حکومت بوو لەو جانبەوە بۆ حسابەکە ئەم نظامی سانتلیگۆی معدلەکە 1.7 1.9 ئەوە باشترە بەڵام لەلایەکی ترەوە ئەزمموی 20 ساڵی ڕابردوو یعنی وای سلمان کە سانتلیگۆ ئەو هەموو کێشە و گەندەڵی کە لە عێراقای هەمووی لەو یاسایەوە دەرچووە یعنی مەسەڵەن کە بە سانتلیگۆ لیستێک دەرەچوو یعنی ئەوەی کە خولی سێم و چوارەمی متابع کرد لە 325 پەرلەمانتار 25 پەرلەمانتار یعنی عەتەبەی انتخابیان بڕی یعنی 300 پەرلەمانتار هەر ئەسڵەن شایستەی ئەوە نەبوون کە بنە عوزوی پەرلەمان یعنی ئەندامێک دەرەچوو وەکو نوری مالکی یاخوتۆکو ئەیاد عەلاوی زۆرینەی دەنگی بەدەستی هێنا مەسەن وەکو نمونە بڵێ 100,000 دەنگی هێنا دوایەوە لەگەڵ خۆی 70 کەسی ڕاکێشا یعنی بەس خۆی بوو ئەندام پەرلەمان کە ئەندامی وای تیا بوو 5 سەوت هێنا بوو 15 سەوت هێنا بوو 100 سەوت بەڵام لایەکی ترەوە خەڵکانێکی تر مەسەن 10,000 سەوت هێنا نابوونە عوزوی پەرلەمان یعنی خەڵکێکی زۆر متمانی پێیان داوە و مافی ئەو دەنگدەرانیان سوتانجا لەبەر ئەوە سانتلیگۆ و هەموو تعدیلاتەکانی ئەو کێشەیە دروستەکە کە نەعەدالەتیەک دروستەکە نادەتپەروەیەک دروستەکات چۆنە بە 5 دەنگ لە عوزوی پەرلەمان بە یەکیش 10,000 دەنگێ بێ عوزوی پەرلەمان نەبێ ئەمە بۆ خۆی بۆ گەندەڵەکە لەوە دەسی پێکە کە دەسی پێکە کە تۆ کەسایەتیەک 5 کەس دەنگی پێ بداتەمە چی تەوەقوعی لەکەی تشریعاتێکی ئیتیحادی بۆ دەرکە لە ئایندا 40 ملیۆن خەڵکی عێراقی دەجاتیان بێ بەو تشریعاتە چونکە خۆی هیچ نازانێ خۆی بە ڕمۆنت کۆنترۆل دێتە ناو پەرلەمانی عێراقەوە جا لەبەرەوە فعل ئەو سانتلیگۆیە عێراقی تەواو کردووە چەنە جەنبەکەی تری کەلێن ئیجابیە پەلاکە بە دروستکردنی حکومت دەڵام کام حکومت ئەو حکومەتانی کە بینیمان تاکۆم ئێستاکە کە هەیچێکیان فهمویان فەشەلیانێنە هیچ یەکیانیان توانی عێراق لەو قۆناغە دواکەوتووی کە تیادی یەک هەنگاو بچێتە پێشەوە جا بۆ ئەو کێشمە تەبیعیە بێ چاوەڕێی خۆپێشاندانی خەڵکیشکەین چونکە خەڵکیش کێلێ بە ڕازێ بێ بە دووبارە دەستا و دەستەکەی گەندەڵی بۆ خولێکی تر باشە کاکڕێبوار ئێستا هەر لە سەر یاساکە هەندێک لە پەرلەمانتارەکان لەگەڵەوەدان کە هەر پارێزگایەک یەک بازن نەبێ هەندێکی کەیان دەڵێن نەخێر فرە بازنەی بێ جیاوازی نێوار ئەم دوانە چییەوە زەرەر و زیانەکەشی چییە بۆ هەم بۆ دەنگدەر هەم بۆ ئەو کەسێک کە خۆی هەڵبژێرێ ببێتە ئەندامی ئەنجومەنی پارێزگا کاک حاکم خۆیمە بێت دوو شتمان لەبیر بێ یەکەم شت مەبادی و پرەنسیبەکان دۆم شت یاساکان جاروەها یاساکان هەرچیە بێت ئەگەر عەدالەت و دادپەروەری بێ هیچ کێشەیەک نییە مەسەلەن کۆمیسیۆنی هەڵبژاردن ئەلێن مستەقلە بەڵام بۆ خۆی مستەقل نییە کۆمەڵێک ئەحزاب ئەبنە کۆمیسیۆن وای لێ هات لەیەکێک لە خولەکانتیان با بەمانە هەمویان گەندەڵن کۆمیسیۆن بیان کەنە قازەکان شاید هەر قازی سەر بە حیزبێک بوو لە حیزبەکان واتە لە ئەسلی قەزیەکە خۆی نادادپەروەری هەیە پرنسیبەکان پرنسیبێکی غەڵەتە نانەوێ خەڵک دەنگەکانی بگاتە پەرلەمانتاری جا لەبەرەوە هەر ئەگەنا سانتلیگۆش دانی تەبیعیە هەر یاسایەکی تریش دانی تەبیعی بەڵام ئەوانەی کە ئیدارەی انتخاباتەکان دەکەن هەڵبژاردنەکان کێشەکان لەوانە ئەوان گەندەڵێکە دروستەکەن ئەوان واکەن کە ئەو سندوقانی لە پارێزگاکان و ئەبدرێ بەوە بەغا ئەو دەنگانە ناچێت کە دێتەوە کارا خۆی چێتە سەر سنووقی دەنگدان ئەلێ من لەم شوێنە ئەندامەکانی من 100 دەنگیان داوە کە چووی لە بەغا نەتیجەکە دێتەوە لە 0 هێناوە ئاخرەوە ئەمە کێشەکە لە ئەو گەندەڵانەیە کە زۆر باشەکە ئەگینا ئەگەر قانونێکدانن باشە کاک لەبار بوو کاتم زۆر کەم ماوە دوا پرسیار ئەگەر بە کورتیش وەڵام دەیتەوە من سپاست دەکەم سەبارەت بە کەرکووک بۆ خۆ دەزانی تعریبێکی یەکجار گەورە لە کەرکووک کراوە ئێستش تعریب بەردەوامە ئەگەر بێت و بە پێی هەر یاسایەک بێت لەو یاسایەنە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە کەرکووک بکرێ بەم دۆخەوە بەبێ ئاساییکردنەوەی دۆخەکە کورد زیاد زەرەری بەرناکەوێت زیانی بەرناکەوێت بەڵام ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە من سپاست دەکەم زیانێکی زۆری بەکەوتەوە حتا لە انتخاباتەکانی ئەنجومەنی نوێنەرانی ئەو چوار قۆناغی کە ڕۆژۆتەڕێەوە هەر چوار قۆناغەکە بن بە ناشەرعی و نادەستوری دانن چونکە بەڵێ مادەی 140 جێبەجێ نەکرا لەو شارە خەڵکێکەیە کە کەرکووکینین نامۆن بە شاری کەرکووک هاوردن بە ڕژێمی بەعس پێشتر تەغییری دیموغرافی کردووە ئەوانە دەنگەدەن بە نوێنەرە بە کەرکووک کە چوانە هیچ مافێکیان نییە لەبەر ئەوە هیچ هەڵبژاردنێک کە لە کەرکووکە کرێت لە 2005 تا ئێستاکە هەر هەمووی ناشەرعی و نادەستوریە بە تایبەتی دوای 16 ئۆکتۆبەریش ئەوە گەجاری یەکەم 100% نادەستوری بوو ئێستا 200% تا نادەستوری و ناشەرعیە و نایاساییشە و نابێت نوێنەرانی کەرکووک قبول بکەن کەرکووک
بەو انتخاباتانی پێشووترەوە بەڵکۆ بێ ئاسایی بکرێتەوە زۆر باش. پێش 16 ئۆکتۆبەر پێش ساڵی 1968. زۆر باشە زۆر بەڕێز ڕێبوار تاڵەبانی ڕایۆژکاری سەرۆکی حکوومەت بۆ کاروباری ناوچە دابڕێنراوەکان ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بووی سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.